پیرۆزبایی ئەم ڕۆژە لە خۆم و لە ئێوە لە هەموو مامۆستایانەکەم ئەو ئاڵایی کە ئێستا بەرزیەکەینەوە لە هەموو جێیەک بەرهەمی خەری شەهیدەکانمانە کە چەنەها ڕۆڵەی ئەم گەلە لە پێناوی ئەو ئاڵایە شەهید بووە. ئێمەش ئەبێ ئەو ئاڵایەمان خۆش بێ، ئاڵای وڵاتەکەمانە، نیشتیمانەکەمانە، ئەو ڕەنگانەشی هەمومانە بێ بزانین کە نیشانەیە بۆ تێکۆشانی میلەتەکەمان. هەر بەرز و شەکاوە بێ ئاڵای کوردستان. سوپاسدانەکەم. بۆ نمونە ڕەنجی سەوز نیشانەی سەوزایی و خۆشگوزەرانیە، و ڕەنجی سپی نیشانەی ئاشتیە، ڕەنجی سووریش ڕەمزێکە بۆ خوێنی شەهیدان، و خۆرەکەی ناوەڕاستیش نیشانەیە لە بۆ ئاوەدانی و ڕووناچی. خاکە جوانە بۆ من ژیانە، ڕوح و جانم بەفیدای کوردستانە، چاوی هەموانە هیوای دڵانە، چەند شیرینە بۆچی جوانی ژیان. ئەم خاکە جوانە